لە کەناڵە جوانەکەی دیمەن لەگەڵتانین بۆ ئەمڕۆ بابەتێکی زۆر گرنگەیە کە پێویستە کاری لەسەر بکەین و قسەی لەسەر بکەین ئەویش ترسی قوتابیانە لە ناو پۆل. ڕۆژ باش ڕۆڵی مامۆستایەک دەبینێ ئەوە تۆ بە هیچ شێوازێک ئەم قوتابی مەشکێنەوە لە بەرامبەر قوتابیەکانی تر. بێگومان زۆربەی ئەو منداڵانێک کە سترێسیان هەیە و ترسیان هەیە لە ناو پۆل لەبەر ئەوەیە کە مامۆستاکە ڕۆڵێکی دیکتاتۆرانەی هەیە لە ناو پۆل و وا دەکە ئەم قوتابیە بترسێت و تواناکانی خۆی دەرنەبڕێت و چێژ لە خوێندنی وەرنەگرێت. پرسیارمان لە قوتابیەکان دەکرد ئەومان بۆ ڕوون دەبووە کە بۆچی قوتابیان حەزیان لە وانانەیە کە جوڵەی زۆر تێدایە بۆ نمونە وەرزش هونەر. گرد و خۆشی چەپڵەیەکمان بۆ لێبە باشترین یەکشەممە کاتژمێرنەوە.